ساوتان لێبێت و ئەم کاتتان باش لە غاباتی ڕواندزم بەرامبەر خەرەندی ڕواندز. ئەو غاباتە ماوەی چەند ساڵێکە کە بە شێوەی دەستکرد دروست کراوە لێرە هاوڵاتیان بەمەبەستی کات بەسەبرن و پشودان ڕووی تێدەکەن. دیارە ئەم غاباتە ئەمڕۆ فیدراسیۆنی شاخەوانی کوردستان هەڵمەتێکی پاکردنەوەی لەم شوێنە ڕاگرتووە. لەم هەڵمەتە هەر یەک لە سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران و جێگیری سەرپەرشتیار و فیدراسیۆنی شاخەوانی بەشداریان لەم هەڵمەتە کردووە. بزانم جگە لە غاباتی ڕواندز چ شوێنێکی تر دەگرێتەوە. کاک هەڵگور سلااوت لێبێت ماندوو نەبی. چۆن بوو بڕیارتان دەکەم چاڵاکی ئەنجام بدەن بە تایبەت لە غاباتی ڕواندز؟ طبعاً شوێنەکان بە شێوەیەکی گشتی ئەمە سۆران ناوچەیەکی گەشتیاریە بەداخەوە ئەو گەشتیارای ڕوو لە ناوچێ دەکەن بە جۆرێک وا و ژینگێ پیس دەکەن کە لە تەوقعی هیچ کەسماندان نیە و بە تایبەتی لە ئێستادا کە بابەتی دیسپۆزبڵ ئەوانێک کە یەکجار بەکاردێتن ئێستا خەڵک زۆر بەکاردێنیتن ئەوانە هەموو مادی پلاستیکینە مادی پلاستیکیش لە ناوچوونیان یەکجار زەحمەت و ئەستەما. گروپی شاخەوانی فێدراسیۆنی شاخەوانی کوردستان و تۆری شاخەوانانی کوردستان هەڵمەتێکی چەند ڕۆژیان ڕاگەیاندیە لە سەرتاسەری کوردستان بۆ پاکردنەوەی ژینگە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لە ناوچەی سنووری قەزای چۆمان و سیدەکانیش وای ڕواندزیش دەستیان پێکردیە. ئەمە ئەوڕۆکە لەو غاباتی ئێستەکەلێنە ئەو غاباتی تەمان من بناری هەندرێنە کە بەداخەوەکو خۆتان دەبینن ئەوەی جێگای تێبینیە زیاتر ئەوانە کە سەردانی ئەو غاباتە دەکەن خەڵکی سۆرانی خۆمانە. بۆیە ملێرەوە پامی خۆم ئاراستیامانە دەکەم کە دێن ئەو ژینگە جوانە بەکاردێنن لە دوای خۆیان بەوار زۆر ئاسانە کەسێک خێزانێک عایلەیەک کە دێتن و کات بەسەر دەباتن بەوان زۆر ئاسانە علاگەی چەند پێ بێت و جبلەکانی خۆیان لەگەر خۆیان ببنە خوارێ یان ئەو گەنجانێک کە سەردانی ئێرە دەکەن. بەڵام بۆ کە پیس دەبێتن دەبێتە معنی کارەکە زەحمت دەبن بۆ شارەوانی و بۆ ژینگە و بۆ ئێمەش وەکو ئیدارە. وێ پامی من بۆ ئەوانەوەیە کە ئێمە هەمومان ژینگە پارێز بین و ئەمڕۆکەش لەگەڵ هەموو ئەو خۆبەخشانە هەوڵ دەدەین هەڵمەتێکی بەرفراوان بۆ پاکردنەوەی غاباتی ڕواندز دەست پێ بکەین و هیوادارین لەگەڵمان هاوڵاتیانی خۆمان هەواکار بن لەگەڵمان کە بە پاکوژ خاوێنی ئەو ناوچێ ڕابگرن. زۆر سپاس. پەیامی هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران بوو کە ئەمڕۆ لێرە لە غاباتی ڕواندز دەست بەم هەڵمەتە کراوە. دیارە ئەم هەڵمەتە لە سەرانسەر هێرێمی کوردستان لەلایەن ئەم فیدراسیۆنە بەڕێوەچێت بۆ ماوەی چەند ڕۆژێکی داری سربەخۆی سۆرانیش چەند شوێنێک زۆربەی شوێنەکانی داری سربەخۆی سۆران شوێنی لەبارون بۆ بابەتی گەشتیاری هەر بۆیە گەشتیاران و خەڵکی سنووری دارەی سربەخۆی سۆرانیش وە کاک هەڵگور ئاماژێ بکرد ڕووی لەم غاباتە کرد و ئەوان هۆکار بوونە کە ئەم شوێنە پیس بکەن. بۆیە داوای لە هاوڵاتیان کرد کە ڕەساوی ئەوە بکەن لە کاتی هاتنیان بۆ ئەو شوێنانە ژینگە بپارێزن لەبەرەوەی دەبێتە زەحمەتیەکی زۆر هەم بۆ تیمەکانی شارەوانی هەم بۆ ئەوانی شوەکو ئیدارە چونکە هەڵمەتی لەم جۆرە دەیەوێت تا شوێنی لەم جۆرە خاوێن بکەنەوە. هەوڵە دەم گفتوگۆ دیمەنی زیاترتان بۆ بگوازمەوە. من وەکو ئافرەتێکی شاخەوان هەڵساوم ئەمڕۆکە بە پاکردنەوەی ژینگە کە لە ناوچە شاخاویەکان هەستان بەو کار و چالاکیە کە لەلایەن فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ئەم چالاکیە ڕێکخراوە و لەلایەن ئیداری سەربەخۆی سۆرانەوە من دەستخۆشان لە یەکەم کە هەڵساوم بەوەی کە ماڵ خۆمان پاکەینەوە. هیوادارم زیاتر کۆمەلگا هۆشیار بیتەوە خەڵک زیاتر هۆشیار بیتەوە یانی زۆر شەرم و شوورەیە ئێمە هەستین بە پاکردنەوەی پاشماوەکانی ئەوان دەبی ئەوان فێر بن کە وڵات خاوێنکردنی وڵاتی خاوێنکردنەوەی تەندروستی خۆمان و پاراستنی تەندروستی خۆمان. بەڵێ ئازان ئەوەی
دەبینن لە ئەنجامی نیو کاژمێر کارکردنی ئەو تیمانە بوو کە ئەمڕۆ لە غاباتی ڕواندز ئەم هەڵمەتە بەڕێوە چوو کە دەبینن چەندین علاگەی پڕ لە زبل و دەبەی پلاستیک و شوشە چەندین نایلۆنی تر لەنێو ئەم علاگانە بوونیان هەیە و لەو ئۆتۆمبیلی شارەوانی دوای ئەوەی کە لێرە کۆکرانەوە لە ئۆتۆمبیلەکە بار دەکرێت دەبینن کە لە ئەنجامی نیو کاژمێر کارکردن بوو لەم غاباتە بێ شوێنەکانی تر دۆخی ژینگەیان چۆن بێت کە بەم جۆرە خەڵک ڕەچاوی ژینگە پارێزی ناکات ئێرە غابات ڕواندز گەشتیاری بیانی بە هیچ جۆرێک ناهێت بۆ ئێرە هەموو ئەوانەی لێرە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕوو لەم شوێنە دەکەن خەڵکی ئەم ناوچەیەن هەر بۆیە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران داوای لە هاوڵاتیان کرد کە ڕەچاوی ژینگە پارێزی بکەن لێرە بێستون ساڵح بەرپرسی چالاکیەکانی فیدراسیۆنی شاخەوانی کوردستان میوانی منە کاک بێسون ئەم هەڵمەتە چەند ڕۆژ بەردەوام دەبێت وە چ شوێنێکی تری ئیدارەی سۆران دەبێت ئەو هەڵمەتە بۆ ماوەی 3 ڕۆژ ڕاگەیاندرابوو لەلایەن هەردوو چالاکیەکانی فیدراسیۆنی شاخەوانی کوردستان و تۆڕی شاخەوانی کوردستان ماوەکەی 3 ڕۆژ بوو 11 و 12 و 13 مانگ سەرتاسەری هەموو کوردستان بوو ناوچەکانی کوردستان خۆشبەختانە کە بە پیرۆهاتنەوەکی زۆر باش لەلایەن گروپەکانی شاخەوانی نزیکی 100 گروپ بەشداری ئەو چالاکی کردێ لە میانی ئەو 3 ڕۆژەیدا و ڕۆکۆتا ڕۆژەکەیەتی و سەرتاسەری کوردستان لە دەهۆک و بادینان و هەولێر و کۆیە و سلێمانی و بڵێن باڵەکایەتی هەڵگۆرد بە دیاریکراوی بێرمەکان منطقەی شارە زۆر پێنجین هەڵەبجا سنتەری سلێمانی هەمووی بە پیرۆهاتنێکی زۆر باش بوو هەڵمەتێکی زۆر باش بوو و ئەو چالاکیانە بەردەوامیان دەبێت بەڵام ئەو چالاکیە بە دیاریکراوی بۆ ماوەی 3 ڕۆژ بوو ئەو ڕۆژکە لێرە بووین بە خۆشحالیەوە کاک هەڵگۆرد ئەتوانم بڵێم وەکو یەکەم بەرپرسی ئیداری وەکە لە سەرجەم ناوچەکان هەتاوەکو ئێستا کە لەو چالاکی لەگەڵن بەشداری بووە زۆر دڵخۆشیە زۆر سپاس زۆر سپاس بەڵێ ئازان ئەوەی بینیتان لێرە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ تیمێک ئەمڕۆ بەشداریان لەم چالاکیە کردووە فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ئەم هەڵمەتەی لە سەرانسەری هەرێمی کوردستان ڕاگەیان بوو و غاباتی ڕواندز یەکێکە لەو شوێنانە کە لە ماوەی نیو کاژمێر کارکردن ئەو هەموو دەبە پلاسیک و شوشەیە لێرە هەبوون هەموو کۆکرانەوە لێرە لەم ئۆتۆمبیلە بارکران و دواتر فڕێدرێن پەیامی ئەو کەسانەی کە بەشدار بوون لەم چالاکیە ئەوە بوو کە داوایان لە هاوڵاتیان کرد پابەندی ژینگە پارێزی بین لەبەرەوەی ئەو سروشتە جوانەی لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە لە کەم شوێنی تر هەیە بۆیە داوای پاراستنی دەکەن بەڵێ